بەڵام هیچ قسەیەک نەکراوە لەسەر ئەوەی کە مەسەن هۆکارەکەی چی بووە یان بۆچی بەشداری لە کۆبوونەوەکەدا نەکردووە. بەرەم ساڵحیش پاساوی ئەوەی کە بۆچی لە کۆبوونەوەکە بەشداری نەکردووە بە پێی زانیاریەکان ئەمڕۆ لە هەولێرە بەرەم ساڵە بە دوێتی من لەبەر ئەوەی کە لەبەر ئەوە نەمتوانێت بەشداری لە کۆبوونەوەکان بکەم لە سەفەردایە. زۆر باشە ڕامیار سەبارەت بە پرسە سیاسیەکانی تایبەت بە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی لایەنەکان هیچ ڕاستپاردەیەک دزەی نەکردووە وەک زانیاریکەوە بزانن لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتیدا ڕوانی نێو حیزبە سەبارەت بە کۆبوونەوەکان سەبارەت بەو سیناریۆوانەی کە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕانکاریەکان لە حکوومەت و پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی هەرێمدا بکرێن شتێکی تازە نەبووە لە کۆبوونەوەکەدا؟ لە کۆبوونەوەکەدا وەکوتم ئێستا کۆبوونەوەکە کۆتایی پێهاتوە وەکو دەبینن ئێستا ئەندامانی مەکتەبی سیاسی نیشتمانی کوردستان لە دەباشان بەرەبەرە ماڵی مام جەلال جێ هەڵن و ئەگەڕێنەوە ئەمانەی کە بینن ئەندامانی مەکتەبی سیاسین یعنی تقریبان چەند خولەکێک پێش ئێستا کۆبوونەوەکە کۆتایی پێهاتووە تا ئێستا وەکوتم جگەلەوەی کە بەلاغێکی هاوبەشیان ڕاگەیاندووە لە بەلاغەکەیان نازاندرێت کە ئایا چی هەیە بەڵام ئەو زانیارێنی کە ئێمە لە کۆبوونەوەکانە دەستمان کەوتووە لە کۆبوونەوەکەی ژوورەوە وتیانە بەلاغێکی هاوبەش ڕاگەیاندراوە هەڵبەتە ینی ناوڕۆکی کۆبوونەوەکە یان ناوڕۆکی بەلاغەکە تا ئێستا نەزاندراوە. زۆر باشە ڕامیار بە هیوای ئەوەی کە لە گەشتەکانی داهاتوودا زانیاری تەواومان لەسەر ئەو بابەتە پێ بدەن.